باس لە گرفتە باوەکانی نێو خێزان دەکەین اینجا سەرکە وەک ئەزانین کاتێک کە دوو کەس ژیانی هاوسەری پێک ئەهێنن ئەمان دوو کەسایەتی جیاوازیان هەیە دوو پەروەردەی جیاوازیان هەیە لە دوو بنەماڵی جیاوازەوە ئەچن لە ناو خانوویەکدا بەیەکەوە ئەژین بۆیە ئاساییە کە ڕۆژانە ڕوبەڕووی چەند کێشەیەکیش ببنەوە بەڵام لەو مهمتر ئەوەیە کە ئێمە کاتێک کە ئەو خێزانانە تووشی کێشە ئەبن چۆن بتوان بە شێوەیەکی ئاقلانە بە شێوەیەکی زانستیانە ئەو کێشانەی خۆیان چارەسەر بکەن هەتا وەکو کێشەکان وردە وردە گەورەتر نەبن تا لە کۆتاییە وای لێبێت شیرازەی خێزانەکە هەڵبواشێتەوە سەرکۆپێکەنانی خێزان چەند گرنگە بەڵام لەوە گرنگتر ئەوەی ئێمە چۆن پارێزگاری لەو خێزانە بکەین چۆن وا بکەین کە ئەو خێزانە بە شێوەیەکی زۆر جوان بمێنێتەوە ئێمە زانیاری زیاتر لەسەر ئەم تەوەرەمان وەرەگرین بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز کاک ئازاد جەلالمان کردووە و توێژەری کۆمەڵایەتی زۆر بەخێر بیت زۆر بەڕێزی سەلام سپاس کاک سەرگۆجیان چاومەچین ئێوەش بەڕێزن سەلامەت بن بەساکۆ بووم سپاسانەکەم بەڕێزن خۆتان خۆشەویستن بەڕێزن سپاس بە قوربانم چاومەچەکەم کاتە با یەکەم پرسیار لەوە دەست پێ بکەین ئێمە کاتێک کە ژیانی هاوسەری پێک دەهێنرێت چۆن بنەمایەکی دروست بۆ ئەو خێزانە دروست ببێت ڕاستی دەوێت خاتون من ڕاپرسیەکەم لە پێگەی ئەلکترۆنی خێزان کردبوو کاتی خۆی تقریبان 2009 بوو بنەمای پێکەوەنانی ژیانی هاوسەری لە خێزانی کوردی لە سانەوە هەشتی بریتە لە جوانی لە سانەوە هەشتی یعنی ئەمە هیچ بەلاغ بەپی ئەو ڕاپرسیە هەڵبەت مەرج نییە ئەمە وابێت بەڵام باشترین پێوەەر بۆ پێکەوەنانی ژیانی هاوسەری ئەمە زۆر جار باسی ئەمەمان کردووە خۆی بویە زۆربەی زۆری جاری کێشەکان ئێمە لە ناو خێزانی کوردی و ئاستەنگ نیێتە بەردەممان هۆکارەکەی بریتە لەوە طبعا ئەمە طبیعیە تۆ مثلا بۆ نمونە ڕێژەی لە ئەو حاڵەتە بەسەرە بەڵام ئەوەی طبیعی نییە دواتریە بەرپرسیارەتەکەیە کە هەڵەگرێ قۆناغی تێپەڕبوونی جوانیەکە تەواوە بێت دوای ئەو قۆناغا ئەم پێوەرانی هەڵبژارنی هاوسەر لە کۆمەڵگەی کوردی ویستم بڵێم تەندروست نییە لەبەر ئەو هۆکاری کە ئێمە مثلا زۆر جار لە جیهانی خیاڵی خۆمانە کۆمەڵی کارکتەر لە مێشکمانە هەیە ئەم سیفەتەی هەبێت ئەو سیفەتەی هەبێت بەڵام لە دوایە کۆی پرۆسەکەمان بریتە لەوەی ئەبێت کۆمەڵگە تەحکومەکە دایکمان تەحکومەکە باوکمان تەحکومەکە مثلا جاری وهەیە دراوسەکەمان تەحکومەکە کوڕە خەزوور و خەسوور ئەوە تەحکومەکە تەسەوورکەن خێزانی وە هەبووە ڕسمەکەی لە کاتی خۆی مختبەر کەمال هەبووە ئەم دیجیتاڵەدا نەهاتبوو پێم وتم ئەوانەی کە لە قۆناغی دەستگیرانەری ڕسمەگرن زۆر لایە وتی ئەرەوەڵات فەردەم لایە وتم بۆ وڵا کاکە ئەمە بەس بە ڕسمەکە وتوانە وڵا ناشرینە و پەشمان بوونەتەوە جا ئەم بناغەیە لە پرۆسی پێکەوەنانی ژیانی هاوسەری ئەوەی دەرئەنجامی هەیە کە ئێستا ئەمانە ئەمە حاڵەتی یەکەمە حاڵەتی تریش هەیە بۆ پێکەوەنانی پرۆسی هاوسەرگیری لە کۆمەڵگەی ئێمە طبعا ئەوانە ڕێژەیەک هەیە ئەویش لەسەر حاڵەتی ئەوەی بۆ نمونە ناوبانگە پێکەوەنانی ناوبانگ ئەمە پێڵێن حاڵەتێکی ئەوەی بۆ نمونە کەسێک ناوبانگی هەیە هونەرمەندێکە یاخۆ ڕۆژنامەنووسێکە ئەمەش بەداخەوە زۆربەی جار من بە مانشێتیش نووسی بووم داوای لێبڕنەکەم مەبەستم بەڕێستان نییە زۆرترین ڕێژەی جیابوونەوە و کێشەی هاوسەری لە ناو ڕۆژنامەنووس و نووسەران و هونەرمەندانایە زۆرترین ئەڵێم زۆرترین مثلا ئەم حاڵەتەش ئەمە پێوەرەکە پێوەرێکی تریشمان هەیە ئەو پێوەرە باوە کۆمەڵایەتیە لەسەر بنەمای هاوپیشە مثلا بۆ نمونە کابرا پیشەیەشی هەیە ئەو پیشلێکەوە نزیکن لە ڕووی ئاستی زانکۆ ئەو لەو نزیکترنی ئەمە سەرکەوتوترن یعنی ئەم شێوازە هاوسەرگیریە لە کۆمەڵگەی کوردی ئەگەر هاوپیشەت بێ لە ڕووی بیرکردنەوەی ئاینی لە ڕووی ئاستی بڕوانامە لە ڕووی بۆچوون و دید و تێڕوانیان بۆ ژیانە لە ڕووی لەو ڕوانی کە هەیە سەرکەوتوترن مثلا تۆ ڕۆژنامەنووسی ئەو ڕۆژنامەنووسە بەڵام پلەکانتان لە ئاستیەکە تۆ مامۆستای ئەو مامۆستایە تۆ مهندسی ئەو مهندسە تقریبا ئەمە ڕێژەی لە سا هەشتای سەرکەوتووە پرۆسی هاوسەرگیری لەم حاڵەتەیە زۆر باشە کاگازە زۆر کات ئێمە دەست بەرین بۆ دیاردانی کە ئێستا باوە یعنی ئێمە هەموو کاتێکە بابەتێک باسەکەین باسی ڕابردووشەکەی یعنی لە ڕابردووە لەوانەیە پرۆسی هاوسەرگیری لەوانەیە دەستنیشانکردن بوو بێت لەلایەن دایک و باوک و خێزانەوە توێتی ئەمە لە ئاستی ئێمە و ئەمە لە ئەڵێ بە پیر بەڕەکەی خۆت ڕاکێش هاوشانی ئێمە بەڵام ئێستا ژیان زۆر زۆر سربەستی زیاوە بە کچانیش و بە کوڕانیش کە خۆیان سربەست بن چێ دیاریەکەن چێکەن بە هاوسەری خۆیان یەکتر لە بشێن بەڵام لێرەیە گرفتێکمانەیە گرفتەکەش ئەوەیە ئێمە ئەوەنەی بەدڵ حەز بە هاوسەرگیریەتیەکەین ئەمەنە بە ئەقڵ حەز بە هاوسەرگیریەتی ناکەین بۆ بەدڵ بە هەست و سۆزەکانمان ئەمانەیە لە زووترین کاتا بە یەکتر بگەین بەڵام بە ئەقڵ کە بەیگەشتین ئەمە کاتیەوێت بەڵام کە لە دوای ئەوەی بەدڵ بەیەگەشتین ئەشتەکە بێ بە کاتی و حەزەکە نامێنێ و ئیتر شەڕ دروست ئەکرێت یعنی
پیاڵەیە پشکێ نەبێ بە کێشەیەکی گەورە بە کێشەیەکی گەورە یعنی ئێمە چۆن بتوانین بە عەقلانە بچینەوە ئەم کەواتە کاک سەرکۆزین چی ئێمە ئەو فۆرمانی کە لە بەردەممانایە سەرکەوتوترین پرۆسی هاوسەرگیری لە تەمەنی 25 ساڵ بۆ 30 ساڵایە تەمە سەرکەوتوترینیانە توان بڵێم لە سا یەک جابوونەوەیتایە لەو سەرکەوتوتر لە دوای 30 ساڵیەوە جاری وا هەیە بەداخەوە خۆی من لەگەڵەوەیان نیم یعنی قەناعەتم وایە کەس لە تەمەنی 18 ساڵی و 19 ساڵی تر کە مەفروزە شوو بکات پرۆسی زەواج بکات بەڵام کە زەواجەکات بێمنەتە زۆر جار بەرامبەر بە هاوسەرەکەی ئەڵێ کاکە من جارێک جوان و قۆزم شوێکی ترەکەمەوە مەسەلەن بۆ من ئێستا یعنی بۆتە مۆدێل لە زۆر شوێن لە زۆر موسسەیە لە زۆر دەستگایە لە زۆر یعنی برادر و دۆستە ئەڵێ ئەوە هەر لەگەڵ ژنە کۆنەکە تەماوی بەداخەوە یعنی ئەم تێڕوانینانە یعنی بۆتە باو یعنی ئاراستەیەگەیە بۆ لە ناوبردننی پیرۆزیەکانی خێزان خۆجاران کە خێزان لێک هەڵنا ئەوە شاو پرۆسی خێزان مەسەلەن پێکەوە بوون هی ئەوە نەبوو کە گونجاو بوون جاری وایە یعنی هی بنەما و بەها کۆمەڵایەتەکان بوو کاک سەرکۆگەرە و بەها کۆمەڵایەتیانە لە ناو کۆمەڵگەی کوردیا بێت شتێکی گونجاوە یعنی ئەمی مەسلەی سۆزەکە مەسبوون منە زیاتر ئەوانە لە خوار تەمەنی 18 ساڵیەوەن ئەمانە بڵین بیرکردنەوەیان کامڵ نییە لە علم نەفس ساڵێت لە تەمەنی 22 ساڵی تۆ بەشی پێشەوەی مێشکرد چەسبە بێ یعنی 22 ساڵی گونجاوترین تەمەنە بۆ پێکەوەنانی پرۆسی هاوسەرگیری یعنی ئەگەر بمانەوە بە عەقڵ بێت کەواتە بێت لە دوای تەمەنی 22 ساڵی و ئەنجامی بین ئیتر تا سەرەوە بەڵام زۆر نەڕوات دەردی کابراڵێت وای لێ بێت دوای چکە گەر لە تەمەنی چلابات تاقەتی نامێنێت کوڕ تاقەتی کەس بەدەست خۆی نییە بەداخەوە لێرە چاوەڕوانی ئەوەیە ئیتر هەر کەسێک بێت مەسەلەن بۆ نمونە چاوەڕوانی بەختی خۆی و بیرکرد کۆمەڵێکی شت لە بەڵام کوڕ لێرە لە کۆمەڵگەی ئێمە بەدەستی خۆیەتی لە دوای چلکەلای یا تاقەتی نامێنێت بەڵام لە دوای 22 ساڵی بۆ 30 ساڵی ینی لەو قۆناغای بیکەن من پێم وایە پرۆسەکان سەرکەوتووە بێ و ئەگەر کێشەش هەبێت لە بینانە ئەتوان چارەسەر بکەن یعنی ئەوە خاڵێکی زۆر مهمە سەرەتا سەریکە سەرەتا پیاو بەگوێ ژنەکە ئاکات بەڵام کەزانی بێهیوا بوو بەگوێ خۆیەکات یعنی پرۆسەکە لێرەوە دەست پێکات ئافرەت لە کۆمەڵگەی کوردی زۆر گونجاوە مەبەستمەوە نیە زۆر جار بە مناڵێن کاکە تۆ زۆر بەرگری لە ئافرەتەکەی گونجاوە بەخوا بەخوای گەورە بەگوێی بکە هەندێک یعنی هین هەیە مەسەلەن بۆ نمونە من ناڵێم تەواو دەردی کابراوی کوردەواری خۆمانەڵێ یعنی خوا ئاگادارە بۆ دەتوێتەوە خیانەتی لێ ناکە وەفای بۆت هەیە خۆشی ئەوەیت مەسەلەن ناتشکێنێ بەڵام کە لەگەڵ داتە لاری شەو نەچیتەوە بە ماڵەوە تەلەفۆنی گەروتی لە کوێی تۆ تیا چیت بەجددیمە ئەبێ نییە بەدەنگی بڵێ لە فڵان شوێنم نابێ بەهێمنی بڵێ کاگە تەلەفۆنەکە دایخەرەوە بە قوربانێ بم دایخستنەوە نییە ها بڵێ ها ئەوە کێشەی ئەوەیە لەگەڵ هەستی کردجا کێشەی ئەساسی ئێستای پرۆسی زەواج بریتە لە بێمتمانەی لە خوار 22 ساڵی ئەوانەی کە بە فەیسبوک زەواجەکەن ئەم حاڵەتیان هەیە تکایە ئاگادار بن یعنی دایکان و باوکانی عزیز ئەوانەی کە جوان لە ئێمەوەیە ئەوەی کە بە تۆڕە کۆمەڵایەتەکان پرۆسی زەواج دروستەکات بێمتمانن بەرامبەر بەیەک بێمتمانن یعنی سیقیان بەیەکتری نییە یان ئەو خیانەت لەوەکە یان ئەو خیانەت لەوەکە یعنی مستحیلە چونکە کاگێ سەرکۆ مەسەلەی یەکتر ناسین بریتی نییە لە بینین حتا بریتی نییە لە بینینیش بریتە لە یەکتێگەیشتن لە یەکتری تۆ لەشۆ لە فەیسبوکەوە لە هەستی یەکتری تێگەی کابرا جاران بە ڕسم شوێ کرد کاتی خۆی شانسمان نەبوو ئێمە لە زانکۆ بووین کابرا لە خارج ڕسمێکی ناردەوە لە زانکۆ جوانترین کچی هەڵەبژار دەزانی شکۆستەوە باوی نەماوە الحەمدولillah شانس نەبوو لەو کاتە شانس نەبوو ڕێگاکە من 25 محاولەم کرد هەمووی شوێ کرد بە خارجی شووی ناگرت بە ئێمە وەڵا خوا دەروی لێ کردینەوە الحەمدولillah دەردی کابراڵە ئێستاچی دەداوای هەر کەسێک دەردی کابراڵە یعنی بەجددیمە ئەو کاتە وا بوو زۆربەی زۆریان ئێستا لە کێشەیان یعنی ئێستا من زۆربەی ئەو برادەرە نابینم لەو حاڵەتیان لەبەرەوە ئەمە بریتە لەوەی کە تۆ لە پێش پرۆسی هاوسەرگیری ئێمە گلەیمان لێکن ئەڵێن مامۆستای ئەڵێن تەراین بابە من ئەڵێن تەرای ئێمە ئەڵێن لێک تێبگەن لە هەستی یەکتری تێبگەن لە نەستی یەکتری تێبگەن ئەوەی کە کۆمەڵگەی ئێمە ئاڵێت ئەها هاوشان بەخوا زۆر چاکە کە بە دوای نەسەبا گەڕی خۆ ئاگادارە بە دوای دایکیا بگەڕێ خاتون وەڵاهی من ئەڵێم کە پرۆسی زەواجی کرد بڕۆ پرسیار بۆ دایکی بکە وەڵا باوکیش بە هەمان شێوە خۆ ئاگادارە لە سا هەشتا سەرکەوتووە بیت یعنی ئەو ئایلەیە گەرە و کچە لە ئایلێکە هات پێدە دەرەوە بنەما و بەها کۆمەڵایەتی و با شتە باوەکانی تیا بێت دایکی چۆن ڕێزی باوکی کردۆ ژاوە ڕێزێگرێت کاکە ئێمە لە ماڵێکا بوون میوان نارین مەسەلەن تۆ لە ماڵێکای پەروەردەی خێزانی تیا بووە بەڵام کابرات تۆ لە ماڵێکا بیت و خەریکی مەسەلەن بۆ نمونە ئەمەی کە ئێستا جیهانی تەکنەلۆژیا بەسەریا زاڵە و هەموو ژیانی بریتە لە ئامڕا هەموو ژیانی خۆی نییە یعنی سەوی تۆ لەگەڵ تەنها قاوغەکەی خۆیەتی بەجددی هەڵبەت ببوورە مەبەستم هیچ نییە خوا نەخواستە یعنی مەبەستمەوە نییە یعنی هەست و نەستی خۆی دوای 2 ساڵ دەرەکەوێت یعنی وارنیشە مەسەلەن کوڕ هەتا پرۆسی زەواجەکە کچ هەڵەخەڵەتێنێت داوای لێبوردنەکەم یعنی سەد درۆگەی
خۆشم بیماتی خۆشم داوای لێبر نەکەم کەواڵێم 1000 وعدی پێی کەچی لە ساڵ 50 وعدەکانمان وان نابێت کچیش بە هەمان شێوە ینی حەقی خۆشێتی ئەویش هەمان تەمسیل بکە بۆ ئەوەی کە پرۆسی زەواج جێبەجێ بەڵام دوایی لە دوایە کە لە کوێیە کێشەکە دەست پێکە ئاستەنگەکە لە دوای دروستبوونی بەرپرسێتی تۆ تااقەتی نامێنێت جاران قاورمەی عربانێ دەخوارد لە پەنا ماڵەکەتە لای عمودەکە وەستای لەگەڵ برادەرەکانتە لە کافتریا بوویت ئێستا لێ قبول ناگابچی بۆ کافتریا حەقی خۆشێتی ژن چێوێت ژن بۆ شێ دەبێت کە هیمالی کەیت ئێستا لە کۆمەلگەی کوردیا بریت جۆری سزا گەورەترین سزای ژن کە ئەیا بریتە لە هیماتکردن نەزانیت یەک مانگ هیمالیەکات مثلا ئەوانی کە تەمەنی ئێمەشن بەداخەوە ئێستا تصور نەکەن کە ئێمەش زۆر باشین ئێمەش ینی تەقوڕەکەمان تایە یعنی ئێمەش تەنها جاری وهەیە ئەو جیلی ئێمەش ینی بەجددیمە لەبەر مناڵ زۆر بەمان دەردی کابراڵێ قوربانی مناڵ و مثلا هەندێک حاڵەتی کۆمەڵایەتی و عیبە و ئەمانە بە قورئانی ئێمە زۆر باشین گەنجەکانیشمانوە لەبەرەوە پرۆسەی خێزان ینی ئیشێکی بەردەوامە ئەگەر ئێمە ئەمە بکەین ئەتوانین ئیش لەسەرەوەکەن کە تێگەێنین پرۆسی زەواج تەم حاڵەتەیە جێبەجێ بکە خاڵێکی باشە زۆر باشە باس لە تۆڕە کۆمەڵایەتەکان و فەیسبووک کرد هەنێجار لەوانەیە خۆی ئەوانە سەرچاوی کێشەکانیش بە لەوەی کە ئەبینێت چاولەکەری ڕوئالەویە ئەبینێ ڕەفیقەکەی ڕۆشتە بۆ سەفەر لەگەڵ هاوسەرەکەیە ئەویشەڵە بۆچی کە ئەو ڕۆشتەیان بۆچی ئەوەی کردویان بۆچی ئەو ئاهەنگی هاوسەرگیری دووبارە کردوتەوانێ بۆچی ئەو ڕۆژی لە دایک بوونی مەراسیمی بۆکات لەگەڵ ئەوەشە هەنەجات دەستێوەرداین کەسی دەرەکیش لەواتی ئەم دوانە خوان هیچ کێشەیەکیان نەبێ بەڵام چواردەورەکەی وای لێکا کە تووشی کێشە ببنەوە خاتون من ئەم ڕۆهینێکم خوێنەوە دەستەواژەیەک نووسرا بوو ئەگەر زۆرینەی خەڵک بەڕێگایەکە ڕۆی تۆ پیای مەڕۆ چونکە زۆربەی خەڵک چاولەکەریەکات هەڵبەت ئەمە بۆ کۆمەڵگەی کوردی بەڕای من ڕاستە بە قورئان یعنی زۆرینەی خەڵک ئەمڕۆ یعنی زۆرینەی کێشەکانی خێزانی کوردی ئەزەی بریتێ لەو شتانیانی ئافرەت زۆر بە حەقی خۆی حەقی حەزی لە سەیرانە کەچی پیا و زۆر ڕقی لە سەیرانە کاکسەر من نازانم تۆیان نا پیوەدارم وان نەبی نییە باوەڕکە جاری ئەو جارە سوحبەتمە کردم نیوەی کچی دنیا لەبەر لەم کۆمەڵگەی کوردیا هەر لەبەر ئەوی لە سەیرانەکە شووەکات پرۆسی زەواج جێبەجێکات ببوورە مەبەستمەوە نێخوانە یعنی ئەوەی پێ خۆشە ئەم چاولەکەری ئێمە ئەوە پێشم خۆشە کاتی خۆی هەتا ئەم هین نهاتبوو پاشەکەوت و ئەم سەرچاوی پاشەکەوتە دانات بوو شمالی ئێران و ئەنتالیا و نازان ئەم شوێنانە بوو بە باو خوا ئاگاداری خەریب و سەرەمەناو خوا ڕەحمی بە من کرد پاشەکە دروست بوو دەردی کابراڵێت مەجبوری کاکە ئەبێ بە شەڕ جاریوە کێشە ئەبێ بە دەنگدەنگ ئاوازاوەکە تا ئەچێت پورزاکە تا ئەچێت هێوەرەکە تا ئەچێت دشەکە تا ئەچێت ئەوانەی کە زۆر سەفەرەکەن زۆر دڵیان خۆش نییە بۆ زانێری سوشیال میدیا زۆر بیکات بەتاکید زۆر دڵیان خۆش نییە هیوادارم تێبگەن لێم ئەوانەی کە زۆر سەفەرەکەن بۆ ئەوروپا و زۆر ئەچن بۆ تورکیا و یەنەوە بە ساری خۆیان من لەگەڵیان ئەم ڕۆژانە بەرێکەوتنمێ لەگەڵانە زۆر دڵیان خۆش نییە بەقەی من و تۆ چێژ لە ژیان وەرناگرن چێژ لە پەیوەندی کۆمەڵایەتیایە چێژ لەوەیە کە تۆ قەناعەتکەی بەو بەشەی خوا پێیاوی بەڵام ئەو قەناعەت ناکات یعنی بەجددی مەکاکە ئەچێت 200 دلاری ئەیا بە شتێکی مارکە بەس من هەرە چم کراسێکی 2000 دەردیکا بەڵێ تۆ بەجددی یعنی بریتە لە بەختەوەربوون بریتە لە قەناعەت بوون لە قەناعەت بوون بەوەی کە پێداوی زۆربەی ئەو کەسانی کە پەنا بەنە بەرەو حاڵەتانە گرەیەکی دەرونیان هەیە یعنی ئەم حاڵەتی چاولێکەری سۆشیال میدیایە لەناو کۆمەڵگەی ئێمە بەداخەوە یعنی وای کردووە کە پرۆسەی زەواج ڕزی بکات من لەم ڕۆژانەیە جا بەپێی هین ئیشەکەم بەپێی ئەو ڕاپرسیانەی ئەو فۆرمانی کە لە بەردەممایە باشە تۆ ڕاپرسیەکەگازات من لەسەر ئەم بابەتە ئەگەر ئەم و دیاردانەی کە ڕۆژانەی بینی لە بینی هاوسەرەکانە من ئەڵێم ضرورە کە هەبێت بەڵام چییە پلانی تیابێت ینی ساڵی پار لە زانکۆی سلێمانی سمینارێکی زۆر گەورە ڕێکخرا جوان لەبەرەوەی کە زانکۆی تقۆناغێکە لە تەمەنیەوەی کە تۆ باسەکەی لە 22 ساڵیەوە چێتە سەر و تەمەنی 30 ساڵیەوە کەیتر کوڕ و کشتیە پەروەردابن بەڵام بە ئەکادمی لە سمینارەکە پرسیارێک لەوە دروست بوو بۆ هاوسەرگیریەکەیت یعنی جوان پرسیارە بۆ هاوسەرگیریە ئایا ئەمە نەریتێکی کۆمەڵایەتیە بەڵێ نەریتێکی کۆمەڵایەتی ئەمە لەگەڵێن بەڵام تۆ ئامادەباشی تایە بۆ هاوسەرگیری زۆر کوڕ و بەکسۆ ئەمە بۆ نمونە ئەگەر تیاتە پلانە چییە یعنی من چەند هاوڕێم هەیە هاوسەری هەیە پلانی بۆ ژیانی خۆی داناوە سەفەری شەکات خۆشی بەتەنیاژە چێتە دەرەوە ژیانێکی سادەیان هەڵبژاردووە قەنەعەتیان بە یەکتر هەیە دانیشتەکان ئێمە ئێستا کەوی تۆ باسیەکەی ڕاستە لای کۆمەڵێک ئەمەنە قورسی کردووە یعنی ترسی لێ نیشت وڵا حەزەکەم بەڵام ئەگەر ئەو کۆمەڵە کەسەش بە نمونە بێنینەوە تۆش حەزەکەی ماڵێک حەزەکەم لەبیرم نچێتەوە ئەو لایەنە ئەرێنیەشمان لەبیر نەچێت چونکە کۆمەنسی هاوسەرگیری پرۆسەیەکی زۆر جوانی نەریتی کۆمەڵگای ئێمەیە
ئێمە سێری جوانەکان بکەین ناشرینەکان بکەین بە ئازمون جوانە کاکسکو ئەمە حەزەکەم لەبیرم نەچێتەوە ئەمە زۆر جوانە ئەم قسەی بەڕێزت ینی کەواتە لێرە شتێکمان هەیە ئەمە قسەی گاری چاپمانە دەرووناسی ئەمریکی بۆ هاوسەرگیریەکەیت مثلەن بۆ نمونە زۆربەی زۆریان ئەڵێ لەبەر خۆشەویستی طبعا لە سا 99 ئەوانەی کە لەسەر بنەمای خۆشەویستی پرۆسی زەواج جێبەجەکەن هەڵبەت بە پێی قسەی گاری جاپمان قسەی من نا بنەمای پرۆسی سەرکەوتنی زەواج نییە تۆ زەواج دروستەکەی بەڵام بنەمای سەرکەوتن نییە ئەگونجێ پێکەوە بن بەس بنەمای سەرکەوتن نییە من هەرتا ڕۆژانە بینیومە بە خۆشەویستی زەواجی کردووە یەکەم دڵی پیسە لێی یەکەم خاڵ کە دەست پێگا بریتە لە دڵپیسی یەکەم خاڵ بریتە لە خانە گومانی لە پرۆسیکەوە قسەی گاری چاپمانە قسەیەکی زۆر جوان ئەوانی کە لە وڵاتی ئێمەشا مەسەلەن بە پێم ئەزانی زۆربەی ئەو پرۆسە زەواجانی کە سەرکەوتوو بوون لە تەمەنی ئەمەیان نسیبەکان بوون کۆرە من دەڵێم زەواج بریتە لە نسیب بەخوا بریتە لە دەرچوون لە ملیۆنە کەس دوان بۆی دەرەچێت قڕی بۆ جێرە کاکە معقولە لە بەجدیمان داوای هێورنەکەم مەبەسم ئەوەی کە تۆ فەرموویت ئەو جوانیە کاگە سەرکۆ ئەگەر کچێک هەبێت بە ئازادیەکانی تۆ ڕازی بێت باشە شەو بچیتە دەرەوە بە ئازادیەکانی تۆ ڕازی بێت من لەگەڵ برادێکمان ئەچم بۆ ئەو بناری گۆژەیە ڕازاکەم بە ئازادیەکانی تۆ ڕازی بێت ئەوە زۆر زۆر سەرکەوتووە بەڵام هەیە بە ڕاست لە کۆمەڵگەی کوردی هەیە کەس نییە لە کۆمەڵگەی کوردی هەبێ پێم ڕازی بێ پیاوەکەی بچێتە دەرەوە ئەو ئاگای لێ نەبێت ئەزانی کچ هەیە تەمسیلەکات لەسەر مێزی نان خواردنەکە سیناریۆ شانۆگەریەکات من ئەو ڕۆژە تەلەفۆنێکی کرد یەکێک تەلەفۆنی بۆ کات لەبەر چاوی کچەکانی ڕەفیقی ئاڵێ ئەو مێردەکەمە دەنگی خۆی گۆڕێت ئەڵێ ئەو مێردەکەمە تێگەی دەستە خۆشکەکانی تەقێنێ بەوە سیناریۆکە بۆی برادەرەکانی خۆی بتەقێنێ کاک سەرکۆ تەسەورکە ئەگەر هەبێ مهمە بەس ئایا هەیە لەبەرەوە خۆی جیهانی سایکۆلۆژیای ئافرەت هەروایە نەک لێرە لە وڵاتانی دەرۆژ وایە کاکە جان ینی بەس دەرەوە پرۆسەی جیابوونەوەکە تۆزێ تەبیعیە بەس لێرە وەڵی کە مناڵ بۆ قوربانی تێی هەڵە ئەڵێ هەر کورە با لەگەڵی بمێنمەوە دەردی کابراڵێت لەگەڵێک ئامێننەوە بەڵام ڕاکێشن یعنی پرۆسەی زەواز لە کۆمەڵگەی کوردی لە جێلی ئەمە بریتە لە ڕاکێشان ڕایەکێشیت ئەنجا ئەوەی تریشی کە هەیە من حەزەکەم ئەو خێزانە نمونیانە ئەم مەسلەی پرۆسەی یەکەم بوونی لە هەرێم وتم حەزم کرد پێشتر بەرنامەکەی پێشوتان لەسەرەوە بوو دایمەن دایک و باوکەکە خەڵات بکەیت چکە دایک و باوکەکە کێشەکانیان کاکە من کە کێشەم هەبوو نەقڵە بێ بۆ مناڵەکەم یعنی مناڵەکە کاریگەری دەرونی لەسەر دروستە بێت ئەنگەر لە باسەکە لانێم لەبەرەوە کەمە کاک سەرکۆ ڕای من وایە تۆ بە ئازادی هاوسەرەکەت ڕازیە بیت خوا ڕاست وەڵام بەرەوە من جارێ هاوسەرم نییە خی گەورە بەنسی بکات بەڵام ئەگەر بەنسی بوو ڕازیە بیت بچێتە دەرەوە مەسەلەن بۆ نمونە لەو چوارچەوەی کە تۆ باسیەکەی ناتوانیت یعنی لەبەرەوە لە شوێنێکی لا تەلەفۆنەکەی کاگە لە چۆیت مەسەلەن چوی تۆ خواگەدارە برسی بوونیە تاڵ و بەردەی بەیەکە قاپ ئاوالیەکەی پرۆسی زەواج ئەنجا مەسەلەن بۆ نمونە تۆ ئەگەرەوە جێبەجێکی زۆر میمە کێشەی ئێمە ئەوەیە زمانەی خۆشەویستی ژنەکانمان نادۆزینەوە خۆشم کە لە کۆمەڵگەی کوردیان زۆر جاران مامۆستا بڵێ خۆشم یعنی ئەگەر زمانی خۆشەویستی بدۆزیتەوەی هاوسەرەکەت پێم وایە پرۆسی زەواج خۆشترین ژیان بریتە لە ژیانی خێزانی بە قورعان بەڵام خێزان بەو مانە تەقلیدیە کۆنە بریتە لە دۆزەخ چۆن ئازادی بە مناڵ تۆ ڕێژێک ئازادی بە مناڵە سەفەری پێش و باسمان کرد ئەگەر ئازادیکیش بێ بە هاوسەرەکان متمانەیان بە یەکتری هەبێت ئەوە ژیانەکە خۆشە بێت ئەمەی تۆ باسیەکەی بەڵام هەیە من پرسیاری ماکەم هەیە بەڵام نمونەی جوانن ئەگەر کەمیش بێ ئێمە با چاو لەوە بکەین بۆی کە بتوانی ورەیەکی ترمانەقڵەکرێت شتیوە نازانم لە داهاتمەسەر باسێکی تر مەبا باس لەوە بکەین خۆشەویستی لە دوای پرۆسەی هاوسەرگیری هەنێ جار بۆ نمونە من خۆم ئەنە کەسە ناسم ئەڵێ خێزانەکەم هیچ کێشەیەکی نییە لە بەدەمدا دوێ شاوتێت هیچ کێشەیەکی نییە زۆر کەسێکی باشیشە بەڵام من خۆشم ناوێت و ئەمەوێ لی جا ببمەوانە مناڵی شانەیە و کێشە شانەیە خۆشەویستی دوای پرۆسەی هاوسەرگیری خۆی وڵای ڕق لە دوای پرۆسی هاوسەرگیری زۆرتر لە خۆشەویستی ئەوەی کایە کێشەکان پێکەوە بوون مەسەلەن بۆ نمونە کە پێکەوە بوون ئەو خۆشەویستیانە کە لە پرۆسەی هاوسەرگیری دروست بن خۆشترین خۆشەویستیە یعنی بەجددی بەڵام بە پێنج خاڵە ئەوە زۆرە حەز ناکەم بابەتەکە زۆر درێژە ئەکێشێت هاوسەرەکە بە عەمەلی ئەبوو بۆی بسلمێنە وەڵی هیچ ئافرەتێک لە ژیانی ئەگەر بەحاڵ تروسکەیەکی خۆشەویستی هەبێ بۆ پیاوەکەی بزانێت پیاوەکەی بەحاڵ تروسکەی هەیە لێی جا نابێتەوە چکە ئازانێت پیاو سیفەتی وایە لە کۆمەڵگەی کوردی پیاوێکی تریش هەمان ئەم سیفەتانی ئەم پیاوەیە بەزیاوە تێگەیە لەبەرەوە خۆشەویستی شتێکی معنەویە خۆشەویستی شتێک نییە ئەمە تۆ بێ لە حیمیکەی لە بینتانە هەبێ بریتە لە ژیانی کردداری مەسەلەن بۆ نمونە لە کاتی نەخۆشکەوتنە لە کاتی کاکە ئێمە هەر یەکەم جار لە دوای پرۆسەی هاوسەرگیری یەکەم شت کە بەجۆی هاوسەرەکە ناکەی ئەزانیی لوتەکە خواردن دروست ناکات ئەبێت تۆ فلافل بزانی دروستکەیت قاورمە بزانی دروستکەیت بەجددیمە ئەجنا ئەو خۆشەویستی دوای ئەوەی من زوو باسم کرد ئەوە بریتی بۆ لەو خۆشەویستی کە نەنک و باپیری ئێمە هەیبووە
خۆ بەڵام ئەوان وەکو بەلایانی فسیۆلۆژی من پێتان ئەڵێم ژنەکە چەساوە بووە ژنەکە هیچ چێژێکی لە پرۆسی هاوسەرگیری و پەیوەندی سەرجەکان وەرنەگرتووە بەڵام خۆشەویستیان لەبینە هەبووە بە قورعان من هەموو جارێک باسیەکەم کاتی خۆی بڵین لە ماڵی باپیرم مەسەلەن بۆ نمونە کە باپیرم لەسەری کۆڵانەکە دەرەکە و هاوارێ کرد فاتم ئەرێ فاتم خوا ئاگادارە ئەو لە ماینەکە دابەزیوە بینەکەی قاپی ئاوی بۆ برد مەسەلەن بۆ برن جامیاوە ئەو ڕۆژە چی ڕوویاوە بۆیە ژێڕایەوە من هێنارد بۆ شوێنێک عەلەکەی لێگرم بەڵام ئێستا ئەچیتەوە بۆ ماڵەوە کەس نبینی ئەوی خەریکی پلی سوار و تەلەڤیزیۆنە وەڵا کاکاڵی خۆشوەرایی نییە خۆ بچوو ئەوەکە تێکە لە بەڕادەکە ئەم خۆشەویستی خاتون لەو خێزانانەیە هەیە ڕاستە کاکەسات بە هیوای ئەوەی کە بتوانین ئێمە و گفتوگوێمان لەسەر پرۆسی هاوسەرگیری ئەم پرۆسەیە بتوانێت بە شێوازێکی ئەقلانی بیری لێ بکرێتەوە و هەمیشەش کە بڕیارتدا لەگەڵ ئەو کەسێکەیەکی تە هاوژینی خۆت و لە چوارچێوەی ماڵێکا کۆبیتەوە هەمیشە گرفت و کێشەکان بە گفتو بۆ چارەسەر بکرێ هەمیشە کەسی سێم نێتە نێوانەوە و هەمیشە جوانیەکانی نەریتی ڕابردوومان کە خوشک و برا و کەسوکارمان هەیبووە و پیا تێپەڕیون با چاو لە جوانەکانی ئەوانە بکەین چونکە پرۆسی هاوسەرگیری پرۆسەیەکی جوانە تۆ ئەتوانی چەندینەوەی باش و تەندروست بخەیتە ناو کۆمەلگا دووبارە سپاس بە ئامادە بوون.